بنکی ڕاگەیاندن ئاگادارکردنەوە و هۆشارکردنەوەی چاکە لەو ڕووداوە کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریانەی کە پەیوەندیدارن بە ناوچەکە. بەڵام ئەوەی کە لە هەندێک لە ڕاگەیاندنەکاندا دەبینرێت بەبێ ڕەچاوکردنی بنەما ئاکاریەکان لەژێر ناوی هەواڵ و ڕازگۆیی هەندێک بابەت ئەکرێتە هەواڵی گەرمی ڕۆژ کە جگە لە ڕووداوێکی کەسی و خێزانی هیچ زانیاریەکی پێویست نادات بە هاونیشتیمانیان. ئەوەی ڕوونتر هەستی پێکرێت لەم ماوەیەدا بڵاوکردنەوەی هەواڵەکانی خۆکوشتن و کوشتن بوو کە جگە لە زیانی بڵاوکردنەوەی ڕەشببینی و ترس و بێهیوایی و تۆقین لەناو خەڵکە دەرەنجامی دیکەی نەبوو. سەرەڕای ئەو لێکدانەوە نازانستیانەی بۆ هۆکاری پشت ڕووداوەکە ئەکرێن و بەبێ پشتبەستن بە بەڵگە و توێژینەوەی زانستی بڕیاری لەبارەوە ئەدەن و وەکو هەڵەواڵ بڵاوی ئەکەنەوە. داواکارین بە هەستی بەرپرسیارەتیەوە ڕێگری بکرێت لە هەواڵی خۆکوژی و کوشتنە کەسیەکان. 2. ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان PDO ئامادەیی خۆی دەردەبڕێت بۆ بانگهێشتکردنی کەسانی پسپۆر لە بواری دەروندروستی و دەرونی بۆ هەماهەنگی و کاری پێکەوەیی لەم بوارەدا. 3. ڕێکخراوەکەمان ئامادەیی دەرەبڕێت بە ڕێخستنی ڕاهێنان و سیمیناری هۆشیارکردنەوە و وەرکشۆپی تایبەت لەلایەن کەسانی پسپۆر بۆ شێوازی کارکردنی ئاکاری میدیایی کە تایبەت بێت بە هۆشیاری سەبارەت بە دەروندروستی و دۆسیەکانی خۆکوشتن و کوشتن.